سەر چاوم کا قادر ئێوە باشن؟ والله باش سپاس ڕێزتەیە وەختت هەیە ئێستاوەنیا؟ وڵای کا قادر من بەڵێنم بە تۆدا بوو ئاگام لێ جنابی شتێک دوو ڕۆژە لەسەر خەتی بەس من وەکو عەرزم کردی و کاتم من لە سەفەر بووم بەڵام بەڵێ کاتم هەیە بۆچی بەس کاتەکە چەند بێت؟ وەڵا نازانم ئەو پەڕی خۆ نی ساعتە خۆی بکوژێت نی ساعت زۆر نییە نی ساعت با بزانین پرسیارەکان وەکو مەسوولەکی ئەوڕۆپی بە کورتی وەڵام دەنەوە وایە باش وەڵای ئێمە مەسوولی کوردین ئێقەی ناکەنا بەس ئێمە فەرمانبەری کوردستانی فەرمانبەر بخۆدا بەس بڕوا بکە بە غەڵەت تێم مەگە من دیدار لەگە هەر بەرپرسێک دەکەم مەسەلەن 8 دقە قسە بۆ یەک پرسیار دەکە ئەکرێت بە 2 دقە کۆتایی پێبێن باش کاک سەروەر برا یەک لەو ڕەخنانەیە ڕاستەت دەکرێت کە بە ڕێزت بەشداری لەوەی 35,000 تەن لە گەرمی جوتیارانی هەریر کۆیە بنەسڵاوە دەشتی هەولێر وەرتان نەگرتیە هەڵسای چوو لەگەر ئەوانەیە کۆمەڵێک مقاولیت کە ئەوەی خراپت وەرگرتیە وەلیش نەژەسەوەی پێکاتیە یعنی ئیوانت وەگرتیە بە پارەی ئەو پارەی حکوومەتی عێراق دەدا بەس ئیجوتیارانت وەرنەگرتیە کۆمنتت چییە لەسەرەوەی؟ کاکە قادر بابەتی گەنم بابەتێکە عێراق لە ڕێگەی وەزارەتی بازرگانی فیدراڵەوە لە ڕێگەی الشەریکە العامە للتجارة الحبوب سەرپەرشتیەکە و سایلۆکانی هەرێمی کوردستان با بڵێن بەڕێوەبەرایەتی بازرگانی دانیوێڵەکانی هەرێمی کوردستان وەکو فەرعێک لە بەغا سەیرەکرێن خۆیان ئیشرافیانەکەن ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی ڕەنگە ئەو هەڵێ باسی کە لە سایلوی هەولێر ڕوویداوە بە هیچ شێوەیەک من لەو بابەتە بوونم نییە نە لیژنەم نە ئەندامم لە لیژنەکان چونکە ئەو بابەتە لیژنەی باڵا لە بەغاوە پێک دێت لیژنێک لە بەغاو بۆ سەپەرشتیکردن پێک دێ و دوای ئەوەش لەسەر ئاسی پارێزگاکان لیژنەیەک بە سەرپەرشتی بەڕێز جەنابی پارێزگاکان لە هەموو عێراق با بڵێن هەر لە دهۆک هەتا بەسڕە سەرۆکی لیژنەکان بۆ بە بازاڕکردنی گەنم بۆ تەسویقی گەنم جەنابی پارێزگارەکان لەگەڵ نوێنەری ڕقابەی تیجاری بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ پێم وابێ لایەنە ئەمنیەکان بۆ بابەتی پۆلیس و حراستکردن بە هیچ شەوەیەک من لەو لیژنانەیانیم. کاک سەروەر برا ئێستا ئەو 35,000 تەن لە گەرمی جوتیاران لەو منتیقانە وەرنەگیرایە چێ بەرپرسە ئەتوو جێگر وەزیری بازرگانی و ئابووری یعنی وایە لە ڕووی لە هەموو ڕوێکەوە شمولی وەزارەتەکەی ئینگۆ دەکاتن لەگەڵتم شوونی وەزارەتەکە ئێمەکە بەڵام من ڕەنگە بەشێک بووبم لە چارەسەرکردنی ئەو بابەتە نەک بەشێک بووم لە دروستکردنی کێشەکە چونکە وەکو عەرزی جەنابتم کرد باشە بۆ وەرنەگیرا ئیوان وەرنەگیرایی گەرمی خراپ وەرگیرای و بە سەری حکومی لەوان وەرگیرای و کەچی جوتیارە کە شەو نخوونی دەکا ئیوان وەرنەگیرا 35,000 تەنە کاک سەروەر یعنی و زوڵمەکی زۆر گەورەیە لە جوتیارانی کورد دەشتی هەولێرێ دەکرێت دەشتی هەولێر و فەرمانبەرم لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەو ڕقممە دقیقم نانیەکە جەنابەت باسیەکەی 35,000 تەن کاکە دامانە 5,000 تەن ینی کەی بەڵێ جەنابەت وتت بە من بە کورتی وەڵام دەڵێ کاتەکە زوو ئیسپادە لێ بکەین جەنابیش دەگەر بکرێ ینی بە جوابەکانی من قەناعەتت بێ متمانەت بێت چونکە من پێدەش کە جەنابەت تەلەفۆنت کرد من لە دەرەوە بووم وتم کاک قادر من لە تەلەفۆن و لە پرسیار ڕاناکەم جەناب گای بە ڕێزی شەرت بێ و بەڵێن دەست خۆش بێ دەست خۆش بەڵێ کاک ینی من لەسەر وعدی خۆم بەڵام حەزم لێ ینی ئەوە بزانی ئەو 35 ڕقم من نازام لە کوێوە هاتووە احتیسابەکەی ژمێریەکەی چۆنە بەڵام ئەوەی کە ئەو هەڵەی کە لە سایلوی هەولێر ڕوویدا وەکو پێشتیش تۆزە پێش ئێستا عەرزم کردی هەڵەکە ڕوویدا بوو من بەشێک نیم لە ڕوودانی هەڵەکە ئەتوانم بڵێم من بەشێک بووم لە چارەسەرکردنی هەڵەکە بەکوێ گەیشتووە کاک سەروەر بەکوێ کاک قادر ئەو بابەتە حەل بوو چەند جوتیارێک ئەتوانم بڵێم ئەمە لیژنەی بۆ دروست کراوە و جەنابی سەرۆکی حکوومەت شخصی لەسەر ئەم بابەتە هاتوۆتە دەنگ و لیژنەی بۆ دروست کردووە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لیژنەیان بۆ دروست کردووە ئەم لیژنەیە راپۆرتی خۆی داوەتە لایەنی پەیوەندیدار و لایەنی سەروی خۆی و ئیجراعاتی پێویست وەرەگیرێ و ئەو بەڕێزانش ئەو برا جوتیارانش کە جەناب باسی ئەەکەی
گەنمەکانیان مابووە بڵێن گەنمی جوتیاری تر چوو بۆ جێگەی ئەوانە گەنمەکانیان لە کۆمپانیای کەتی تایبەت کە حکوومەت هاوکاری کردوون بۆی ئەوان هاوکاری جوتیارەکان بکەن ئەگەر گەنمی چابمێنێتەوە لیان وەرگن لیان وەرگن لەبەری ئەو بابەتە چارەسەر بووە ئەو فەرمانبەرانش کە کەمتەر خەم بوون بە شێوەی لە شێوەکان دووچاری لێپرسینەوەی یاساییە بن ئاڕاستی یاسایانەکەن ڕۆبەڕووی یاسایانەکەینەوە ئەوە بۆ سێمجار بڵێم پێم سەیرەکاڵی من بەشێکم لەو 35,000 تەنە من بە هیچ شێوەیەک بەشێک نیمنەوە لە هیچ لیژنێکی شانە بووم بەڵام متوانم بڵێم هەوڵی چارەسەرکردنیم داوە کاک سەروەر یەکەمە 35,000 تەنە بڕوا بکە لە ناو بەرپرسانی خۆتان لۆم هاتی ینی ژمارەك نییە بە خۆم لێ ئەوم کردبی دوو ئەوە هەڵە نییە ئەوە تاوانە بار هەڵ باز با بچینە پرسیاری تر چکۆتی بە خۆت گوتت کاتم کەمە بۆیە وتم ئەگەر هەوڵ دەی کاک سەروەر لە 2014 و 15 و 16 572 میلیارد دلار دینار بە ئیجوتیاران وەرگیرە ئەڵێن زیاتر لە 1000 جوتیاری حەقی چڕەوای خۆیت چەکتان داوەتێ 8 ساڵە پارەکەتان نەداوە بەڵێ 572 میلیارد دینار لە عێراق وەرگیرایە 1000 جوتیار زیاترە چەکتان بۆ کردنە پارەیان پێنادەن هۆکاری چییە و پارە نادرێتن کا قادرجان بزەبت من ئەو ینی بزەبت پرسیارەکە زۆر لام ڕوون نییە بەڵام عەرزی جەنابەت بکەم ساڵی 14 و 15 و 16 کە پارەکەی تەخیر بووە من و کاتە لە وەزارەتی بازرگانی نەبووم ئەتوانی پرسیارکی من لە مانگی 2020 هاتوومەتە وەزارەتی بازرگانی بەڵام ئەوەندەی کە هاتووم ئەو بابەتە ڕوبەڕوون بۆتەوە جوتیار هاتوو سەردانیان کردوین ئێمە هەمیشە دەرگاومان کراوە بووە ئێمە من کە هاتم ئەم وەزارەتە ئەو پارەیە مابوو بۆ چونکە ئەو کاتانە حکوومەتی بۆکو عەرزم کردی مەسەلەی تەسویقی گەنم لە عێراق مرکزیە وەزارەتی بازرگانی فیدراڵ تەحملی هەموو ئەو پارەی گەنمی جوتیارانەکە جا ئەو بابەتە مابوو نەک 500 میلیارد تقریبا نزیکی 700 میلیارد و شتێکە پارەیە ئێستا هەمووی وەرگیرا لە کابینەی نۆ هەموو پارەکە وەرگیراوە من لە چەند ڕۆژی ڕابردوو توانم بڵێم 10 ڕۆژ پێش ئێستا مقابلەیەکم هەیە لەسەر پاراستنی ئاسایشی خۆراک لە کەناڵی کوردستان 24 توانین لەوێ سەیرکەی دڵنیام لەوە چه سەیرشت کرد بێ لەوێ باسی ئەو بابەتەم کردووە ئەو مەبالغانە هەمووی وەرگیراوەتەوە یعنی ئێستا هیچ جوتیارێک نییە ئەوە چەکەکەی لاما بێتن پارەتان داوە بە هەر هەمویان بەڵێ پارەمان هەموو جوتیارەکان 14 و 15 و 16 هەموو پارەکانیان وەرگیراوە و چەکەکانیان وەرگیراوە پێم وابێت بۆەوەی کە شتەکە زۆر دروست بێ پێم وابێت لە هەولێر چەند چەکێک ماوە هەڵەیەکی ژمێرەی هەیە لە بینی لە بەغا پێوتێ حاسوب لە بینی حساباتی بەغا لەگەڵ حساباتی سایلوی هەولێر ئەوش زۆر کەمە شتێکی وانە چەند دەبێت تقریبا چەند بەڵێ وڵی کا قادر ئێستا کە تەلەفۆنەکەی من جەنابەت کە ڕۆژنامەنووسی ینی لەسەر متمانە وتم جوابتەیەمە و کاتش پێم وتم بەخوا کا قادر من لە پرسیار و شتڕا ناکەم ئەگەر لە حەدی بەسەمە پرسیارەکانمان ئەوەیە بکاک سەردار بەڵێ پرسیارەکان پرسیاری خەڵکن جەنابەت زۆر بە جوانی دەیتە ناو بابەتەکەەوە من پێم خۆشە کە تۆ خەمی جوتیاتە خەمی خەڵکە خەمی هەرێمتە من ئامادەم نەک ئەوە چەند پرسیاری واتە بە جواب بدەمەوە من عەرزم میست ئەوە بڵێم ئێستا ئەگەر پێشتر پرسیارەکانت بناردایە بۆ من بۆ نمونە بتایە چەندێک ماوە پێمەوتی ئەو ڕقەمە ماوە کێشەکەی ئەوەیە لەسەری بەس کێشەکە کێشەی حاسوبە شتێکی وانی حەل نەبێت چاوەڕێی دیژنێژی لە بەغا بێت سەیری حاسوبەکان بکەن مطابقیکەن چەکەکان ئیطلاق ببێ ئەنە ئێستا بتوتە فەرزەن پرسیارەکان بناردایە بۆ من جوابەکان هەمووی بۆ حازەکردی بەڵام بەشێوەیەکی گشتی ئەوە جوابەکەیە بەڵێ کاک سەردار پەیوەندی تو لەگە شەریکەی سەردار چییە ئەڵێن بای ملیۆنێک دۆلار زەری بۆ شتیان لێوەرناگرین و مشکلەیەک تێ لەگە پارێزەرێک بە ئەلف دەست پێ دەکاتن شەریکەی سەردار مەبەستت شەریکەی سەردار بۆچی ینی نازان مەگەر ڕوونتر گومرجیان لێوەرناگرن لە گومرجی بازرگانی شەریکەی سەردارە و بوویتە مشکلەت لەگە پارێزەرێک بە ناوی ئەسما تا چەند ڕاستاوە
من شركەی سەردار بالضبط ئەگەر پێم بڵێ ینی ساحێبەکەی چێە ئەمە یەک و من کەسیش ناناسم بە ناوی ئەوەی کە باس کرد ئەو ناوانە من ناناسم و بابەتی گومرگ پەیوەندی بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی نییە پەیوەندی بە هیچ لێ خۆشببوونتان لۆ دەرنەکردین ئەخ شەریکەی سەردار خۆ من لە ئەوروپان بەزەت و لە کوردستانی ئازانی چێە ئەخر نازانم بێ ڕوونتر بڵێ چونکە من ناتوانم دەست بۆ کەس درێژ بکەم ینی بڵێم فڵان کەس جەنابەت ناوەکەی بڵێ من ناتوانم جواب دەمەوە بەپێی ناوەکەی خۆی بەڵام ئەو ناوانە ینی من هیچ تعاملێکم لەگەڵانیان نییە نە کۆمپانیاکە و نە ئەو بەڕێزەش ئەو پارێزەرێک بوو پێما بێ باست کرد نایناسم و من بابەتی گومرگ و ئەوەی کە ئەفاکرێن گومرگ عایدی وەزارەتی بازرگانی پیشەسازی نییە سەر بە وەزارەتی دارایی و ئابووری و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگەکانە لە دەواازەکان یعنی ئێستا هیچ تووشی مشکلەی دادگایی نەبوونە لەسەر ئەو کەیسی شەریکەی سەردار کە ئەفای گومرگ بکرێتن بە پێ قسەی تو وانیا بە هیچ شێوەیەک من ئاگام لەو کەیسە نیە و تەداخلم لەو کەیسە نیە ئەگەر دیکۆمنتی شتەیە من تەداخلمەیە بیخەڕوو من کاک سەروەر لە کاتێکدا جوتیاران چار نەک جوتیارانی کارمەند و خەڵکی کوردستان 4-5 مانگا موچەیە وەرنەگرتە 3 مانگ 4 مانگا ئەڵێن چاردەی مانگ تا هۆچی 2024 دەوتویان و کاک فەرهەنگی وەرگیرایە و پێشترێش سیارەشتان وەرگرتیە باشە ینی بە جددی چ پێویست دەکا وەزیر یاونی وەچیل وەزیر یا مدیر ئامە سیارەی تاهوی 2024 لۆ بکردن لە کاتێکدا خەڵک لەو پەڕێوەزە خراپیە وایانە کەی سیارە بۆ من کڕاوێک وایە لەو ماوانە چاردەی 12 لۆ تویان و کاک فەرهەنگیە تاهۆچی ڕەشی 2024 بە 100 ملیۆن دینار من ئەگەر پرسیارەکە تەواو بوو بدەی وەڵام بدەمەوە بەڵێ من پێم خۆشە ئاوا پرسیار یەکەم من هەفتەیەکە لە سەفەرم و لە سەفەریش بووم من بە جەنابتم وتووە ئەمە یەک من ئاگام لەو بابەتە نییە ئەگەر 2000 ئەمە یەک دوو من سیارەی تاهۆم بە هیچ شێوەیەک نییە من کە هاتوومەتە ناوحکومەتی هەرێمی کوردستانەوە وەکو هەموو فەرمانبەرێکی حکوومەت کە بریکاری وەزارەتی بازرگانی پیشەسازیم سیارەیەکم بۆ کڕاوە ساڵی 2021 هەتای سەبەت ئەو سیارەیەم پێ و من سیارەی تاهۆم نییە ئەو سیارەی تاهۆی لەو ڕۆژانە ئێتوەزی و چیلوەزیری کاکە سەروەر 2024 سیارەیەک بە 100 ملیۆن دینار بە چه حەقێک دەکردرێت لەو وەختەی کە من بە منیان گوتیە لۆ تویان لۆ کاک فەرهەنگە ئەگەر بۆ منیان کڕی بێ ئەمە معلوماتەکە زۆ داوای لێبوردن یەکەم ئەبێت دوای لەو کەسەش کە معلوماتەکەی داوەتەوە بۆ من نییە ئەگەر بۆ کاک فەرهەنگیش بێت قەزت کاک فەرهەنگ خالیدی بەڕێبەری دیوانە بەڵێ ئەگەر بۆ کاک فەرهەنگ کڕابێ کاک فەرهەنگ بەڕێبەری گشتی دیوانە کاتێڕووی داراییە مافی خۆی تێگە سیارەشی بۆ بکڕێوەکو هەموو بەڕێبەری گشتێکی تر لە وەزارەتەکانی ترا لەبەر ئەوەی من ئەو بەڕێزاوەنە ئەزانم لە 2014 مدیر عامە لە وەزارەتە و ئەو سیارەی کە پێیەتی سیارێکی کۆنی مۆدیل 2013ە هەردە ساڵێکی جارێ حکوومەت سیارەکان نوێ ئەکاتەوە ئەگەر سیارە بۆ کاک فەرهەنگ کڕابێ پێما بێ مافی خۆیەتی و هیچ زۆرە کێشەیەکیانی باشە کاک سەروەر یعنی چۆن ئەبێت ئەزانم یعنی ئەوە دامانەوەکە و قانونەی کە لە ناو حکوومەتی هەرێم هەیە پەرلەمانتار 50 ملیۆن وەگرێ سیارەوەگری کاکە ئەو بەس بەڕاستی ئەمە معاناتەمان هەر لە دەست ئێوە نییە لە دەست هەمووانە ئەزانی لێرە هیچ وەزیر و هیچ پەرلەمانتارێک سیارەی بۆ ناکردرێ نەک 10 ساڵ جارێک ئاوە بۆی نوێ بکرێتەوە بە 100 ملیۆن لە وەختەی گەورەترین قەیران هەیە ئەوە تاوانە ئەوە یعنی خەڵک حکوومەتی هەرێم پارە نادات بە موچە کە خەڵک مانگێک ئیش دەکات کەچی بۆ بەرپرسەکان بەگشتی هەموو وەزارەتەکان سیارەی 100 ملیۆنیان لۆ دەکردرێ پەرلەمانتار وەزیر ئەو هەموو ئیفادا یعنی دەبێت تەقلیج لەوانە بکرێ بە قوربان هەموو وڵاتێک ئەوە بەگشتیە من دەڵێم نەک ئەتوو هەر ئێوە هەموو وڵاتەکان ئەمە سەرۆکی کڕواتیا بوو یعنی بەشێک لە سیارەکانی خۆی فرۆشکەوە ئیمادی خراپ بوو بەشێک لە سەفەرەکانی خۆی ئلغا کردەوە کاکە دەبێت لە سەرۆکی حکوومەتەوە بۆ خوارەوە ئەو ئیمتیازە سەقەتانە وەربگیرێتەوە ئەنی وەزیر چییە؟ ئەنی کفرە ئەگەر وەزیرێک وەچیل وەزیرێک بە تەکسی بستە دەوامەکو ئێرە کفرەکە لە کوێ دەبێت سیارێکی 2013 هەبێ بەهەرحاڵ کاک سەروەر باکاتت ئەوەیە کاک سەروەر ئەڵێن تۆ زۆر لە ناو وەزارەتەکەی خۆتان وە کادیرێکی پاراستن لە کاتێکدا ئێستا مۆزەفی مامەڵە دەکەی یعنی جۆرێک لە ئێرهابت هەیە
جۆرێک لە توندیت هەیە لە ترست هەیە لەسەر خەڵک تا چەند ڕاستە ئەو تۆمەتە ئاراستت دەکرێتن یعنی چۆن وەکو کادری یعنی ئەڵێن ئەنی لێ دەخوڕی وەکو بەرپرسێکی ئەمنی وەکو ئەوەی کە خەڵک لێت دەترسێتن هۆی چی ئەو ترسەت هەیە دەبێ وەزیر وەچیل وەزیر نمونەی سادە بوونیان نەبێ وایان نا زۆر ڕاستە قسەکەی جەنابێت من جەناب قسەی خەڵکە گوێزیتەوە یا پرسیاری خۆتەوە کاک سەروەر بەخوا من نەک ئەو پرسیارە هیچ پرسیارە من لە سویدم 5,000 کیلۆمەتر دوورم لەکوێ دەزانم ئەگەر دوو کەس لە ناو وەزارەتەکەی تو قسە بۆ من نەڵێ یان لە وەزارەتەشکە وایان نا یعنی بەس کاک قادر جەنابێت لە سویدی و لە وڵاتێکی تۆپ دیموکراتی ئەژی باشە پرسیارێک کە چێک نەکەیتەوە کە ئەم پرسیارە یعنی قەزم بە دوواداچوون نەکەی ئایا ڕاستە سەروەر تعاملی وەکو تعاملی کادرێکی پاراستنە یاخود تعاملی وەکو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە هەرچەندە فەرمانبەری هەرچەندە ئەفسەری کادری پاراستنی فەرمانبەری حکوومەتە بەڵام قەزم تەبعاً بەڵام قەزم لەم شوێنەی کارکردنەی منە کە من مۆزەفم لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی یعنی ئەگەر جەنابەت چێکێکی پرسیارەکەت بکردایەتەوە لە دوو سێ کەسی تر بکتایە ئایا سەروەر تعاملی بەو شێوازەیە یاخود بەو شێوازە نیە اینجا پرسیارەکە لەمن کردایە ئەمە یەک دوو ئێمە سەر بزەبت وەڵامی پرسیارەکەی جەنابێت من وەکو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکەم بە پێی ئەو دەسەڵاتانەی کە جەنابی وەزیر بە منی داوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا لە پەرلەمان ڕێکخراوە بە من دراوە من بە هیچ شێوەیەک تعاملم لەوە بە دەردیش تعاملێکی ترم نییە و من خۆم وازانم کەسێکی ڕق نیم تند نیم بەڵام جێبەجێکردنی تعلیمات زەوابط کاروباری حکوومەت ڕێخستنی هەندێک جار خۆتە زانی ئەمە کۆمەلگایەکی شەرقی سنەتی یعنی ئەگەر بێت و تۆزێک ینی جارێک دوو جا بە ڕێزێکەڵی بە کەسێکەڵی شتەکە جێبەجێ ناکە حقەت خۆتانە لەوەی بڵێن جەنابەت پۆستێکت پێدراوە بەرپرسی لەو پۆستە پێویستە جێبەجێ بکەی ئەگەر جێبەجێ ناکەی پێویستە لەو پلەی خۆت بیتە خوارەوە کەسێکی تر بێشەکەی تۆ بکە نانە لە ڕووی داری کاک سەروەرەمە قسەمان نییە بەڵێ ئەمە شتێکی وا ڕووی دابێ ئەمە هیچ حرەکەیەکی ئەمنی و پاراستن وەڵانە نییە ئەمە ڕۆچیناتی کاری حکوومەت و حکوومەتداریە بەڕاستی و من بە هیچ شێوەیەک ئەسڵیانی تند نیم ئەگەر توندیەکەم هەبێت ئەوەیە کە من زەوابت جێبەجێەکەم بەڕاستی من مەسئولیەتێکم لەسەر شانە ئامانەتێکە و ئەو کورسی من ئامانەتە احتیمالە سبەینێ لەوێ نەمێنم لەبەر ئەوە پێویستە بە ئامانەتەوە بە دڵسۆزی بە پاچی کارەکانی سەروەر باکاتتەوە نەکەم دەست خۆش ئەمە پرسیارە لۆمان دێ بڕواژ بکە یعنی لە ناو وەزارەتی خۆتە لە چاردێوری و بە هەندێکی وەزارەتی خۆتەوە هەندێکی دەرەوەی وەزارەتە و من ئەو شتانە کە هیچی لە خۆمەوە نەمگوتی و هیچی هەرێکە و یعنی دەزانین ئیشی من ئەوەیە ئاوا ئەو تۆمەتانە ئاڕاستەی وەزیرێک دەکرێت بەرپرسێک دەکرێت ڕوبەڕوو لەگەڵتان باسکەم نەوەک بڵێن ئاها تۆمەت لۆ پەیوەندی ناکەی کاک سەروەر دوایین پرسیار کە هاتی ژوورەکەی خۆت نۆژەنگ کردەوە حکوومەت پارەی بۆ سەرف کرد بووی وایان نا بەتاکی دوایە ئەی ئەڵێن لەڕێی ئەوە کە هەندێک مقاولی سایلۆ قوشتە پەش پارە دووەرگرتیە تا چەند ئەو تۆمەتە ڕاستە یعنی ئەم پرسیارە لێت دەکەم بە هیچ سێوەیەک من پارەم لە کەس نەگرتۆ من نایانی مقاولەکە ئەوەی سایلۆ قوشتەپەی لۆیان کردی هەندێک لە مقاولەکان ئەوانیش لۆیان نۆژەنگ کردی و پارەکەی حکوومەتشت ئەو تۆمەتەت ئاراستە دەگرێت من قەت دەست بۆ ماڵی گشتی نابرم کاقادر پێم خۆشە پرسیارێکی مێژوو ئێستا و کاری من بکەی من کەسێک نیم دەست بۆ ماڵی گشتی بەرم و هەموو سمعە و هەموو کەرامەتی خۆم ناگۆڕمەوە بە هەموو ماڵی و من حەزەکەم پێت بڵێم من هەر بە پاچیشم کردەوە بە پاچیش ئیشەکەم و چاویشم لە دەستی هیچ بەڕێزێک نییە ینی هەر کەسێک مقاول بێ خاوەن کۆمپانیا بێ ئەو کۆی جەنابەت باسکردنەوەی ناوتێنا پارەی گەنم بێ من قەت چاوم لەو شتانە نییە حکوومەتی هەرێمی کوردستان من کە هاتوومەتە ئەم وەزارەتە بریکاری نەبووە ئەم وەزارەتە کاک قادر پێم خۆشە ئەمە جوان ناگەر بێت و جەنابەت تەرجیحکە ئەم وەزارەتە بریکاری نەبووە لەوەتەی وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەیە بریکاری نەبووە کە بریکاریان بۆ داناوە بریکارەکە شوێنی نەبووە ژووری نەبووە ینی هەر جەنابیشت دەڵێ لە ئەوروپای جەنابەت لەوێ ئەژید ینی مدیری مفەوەزی شەریکەیەک لەگەڵ مدیر قسمێک شوێنەکانیان جیاواز نییە لە ڕووی پرۆتۆکۆل و لە ڕووی تۆزێک با بڵین ئەوەی کە هەیە چونکە من بریکاری وەزارەتم ڕەنگە ڕۆژانە بەدەیان وەفد بەدەیان
شاندی حکومی دیبلۆماسی بزنس بێن سەردانی من بکەم حکوومەت ئەم شتانە ئەکا لەبەر هەیبەتی فەرمانبەرە لە باڵاکی خۆیەتی و هەندێک جاریش لەبەر شخصەکەیە و من ئەوم کە بۆ کراوە دڵنیات دەکەمەوە من بە پارەی حکوومەت هێرێمی کوردستان کردومە بۆم نینەکرد وڵای کاگەوەکو جواب بە من دەڵێ بڕوا بکە من نەک لە شەریکاتی حکومی لە شەریکەی لێکسوس و BM و ئەوانەش دیومە ژووری مدیر و ژووری مۆزەفەکان فەرقەچی گەورەی نییە بەڕاستی بەزبار حاڵ ئەوە پرسیارە لە بۆ من هاتیە مەجبورم ئاراستە بکەم ئەوە کاک سەروەرە تو لەو هەفتەی چەند سەفەرت کردیە یعنی ئیفادت زۆر بووە وایەیان نا یعنی هەمووی سێ چار ڕۆژ لەمەوبەر لە دووبەی بووی دووبارە هاتیەوە دووبارە چیۆ وایە نا یعنی من بەس یەک دقا یعنی پرسیارەکە لێ بکەم ئەم هەرچەندە ئەوە ڕەنگی نازام دەستەوەی وێنەیەک لە بۆ من ناردیە یعنی ناکرێ وەزیر لە ناو تیارە لەگە خەڵک دابنیش لە بڕی ئەوەی لە بزنسی ڕقەمیەک بێتن و ئەوە ڕاقی یعنی فەرق قەزی من لەوەیە لۆ خۆتان جیا دەکەنەوە ئەو هەموو سەفەرە ئەو هەموو ئیفادا یعنی ئەس پێ ناکەی پارەیەکی زۆر لە ئەوەی خەڵک دەبیان ئەوە تە سەفەریش دەکەن لێرە ئەمە چەندین زار بەخۆشت دیتە لە سوسیال میدیا سەرۆک وەزیرانە وەکو خەڵک نۆرمالە سواری قیتارە بێ سواری یعنی هەست پێ دەکرێت خۆتان دایم و سعاد وەزیر و وەکیل و مدیر ئامەکان لە تەبەقەشکەدا دەنێن ئەوە و ئەوەش لە حسابی قوتی خەڵکە بەڵێ فەرموو کاک سەروەر دوایین پرسیارە دوایین پرسیار یەکەم سەفەری دووبەیم کردووە هەفتەی ڕابردوو بۆ کۆنفرانسی IBBC چوین داوەتمان بواتەوە بە ڕسمی لەگەڵ هەنێ لە بەڕێزەکان لە حکوومەت هێرێمی کوردستان جەناب ڕەنگە ڕسمەکان بینی بێ من لەو سەفەرە من نەچوومەتە بزنس کلاس بە هیچ شێوەیەک لە ئیکۆنۆمی بووم ئەمە یەک چوون بۆ دووبەی ئەمە یەک 3 ڕۆژ لەوێ بووم هاتوومەتەوە کە چوومەتە تورکیا کە جەنابت تەلەفۆنت کرد موعیدمان بۆ ڕۆژی یەکشەمە وتت هەرە بێ شەمە بێت وتە شەمە بێت وتم کاک قادر من لە شوێنێکم ناتوانم جواب بدەمەوە هەندێک دەنگەدەنگ لە دەورمە هات پێما بێ و شایدیم بۆ دەی وایەوانە ئەو پێشەم بوو کاک پێشەم بوو بەڵێ بە خۆ وتت شەمەیان یەکشەم بەڵێ بەهەرحاڵ بە عەرزەکەم وتم یەکشەمە دوایی یەکشەمە وتت بیکەینە شەمە وتم باشە خۆتە زانی بەهۆی تەمومژەوە 2 ڕۆژ حرەکەی تەیران لە بینی تورکیا و هەولێر ڕاگیرە نازەماگەل لێیانە سەفەرەکەم وای لێ هات کە لە کاتی تەلەفۆنەکەی جەنابت دوێنێ من لە کاتی سەفەر بووم وتم با کاقادر نەڵێ سەروەر لە پرسیارەکانم ڕائەکە من سەفەری تورکیام سەفەرێکی ڕسمی نەبووە سەفەرێکی شخصی خۆم بووە بۆ بابەتێکی تەندروستی خۆم ڕۆشتم ینی هیچ پەیوەندی بەوە نییە کە من لەسەر ئیفادی حکوومەت ڕۆژتمەوانە سەفەری تورکیام 3 ڕۆژ لە تورکیا بووم ڕۆژێکیش تارم تاخیر بووە من 4 ڕۆژ لە تورکیا بووم پارەی شخصی خۆم بەکارێناوە 1 دیناری حکوومەت ئەگەر 2 ڕۆژ لە دیکۆمنتێکت دەستکەوت من سەفەرم کرد بێ حەقی خۆتە گرێ بەڵام من سەفەری شخصی خۆمە جەنابیشت هەندێک جار ڕەنگە سەفەر بکەیتەوە بۆ کوردستان بکەی بە وڵاتێکی تر و من ڕەنگە کەمترین سەفەر بکەم ینی من ڕاستە سەفەری دووبەی IBBC کۆنگرەیەک بووە بە چەند کەسێک حکوومەت هێرێمی کوردستان بەشداریمان کردووە بابەتیشی اقتصادی و تجاری و بەرهێنان بۆ بەڵام سەفەری تورکیا سەفەرێکی شخصی خۆمە پێم وایە گەرە و ماپەم پێ بدەیت نانە مافی خۆتە منیش پرسیار قسکوت دووبارە لە سەفەرم بە منیان گوت هەمووی 2 ڕۆژە لە سەفەر هاتیتەوە سەیرە چیتەوە ئەو قسەی ڕاستە بەڵام من عەرزم کردی بۆ ئیشی خۆم ڕۆشتم باش عەرزم کردی بابەتێکی شخصیە باشە کاک سەرۆ زۆر سپاس بە وەڵامەکان ئەرچیمەش ئەوەیە ئەو هاتۆمە ئەو تۆمەتانەی ئاراستتان دەکرێت ڕوبەڕوو لەگەڵ یەکتر بگەینە ڕاستیەکان سپاس بۆ ئەو سپاس ڕێزتەیە زۆر گرنگەوەیە من بابند بووم بۆ یەکێک لەو بەرپرسە دەگمەنانەی جواب بداوە سپاس دەکەم نمونەت زێور تاخیر بووم گومانت لا دروست نەبێ بۆیە وتم کاک قادر من لە تیارەیەم بەڵێ نانە دەست خۆش زۆر سپاس کاک سەروەر کاتمان گرتی دیدارەکەت بە مقابلەکەت بەدڵ بوو وەڵا ئەمە پرسیاری خەڵکە تەحویل دەکەم ئەم وەکو پۆستێک سەرچاو کاکە سەروەر سەرچاو